جبوی روناهی خستنک بهتر لسر داوین پیش و چونن دانستاندن کردی جبوی نزیک ونز بر خود مجمع برز محمد اسماعیل اندام دسته سروکاتیا انجمن اجتماعی کرد لسوریه برز محمد اسماعیل دمباش اگر ته بهتر روناهی بخسر داوین پیش و چونن دانستاندن ده گلو ده قونا قدوی ده کود دست بکریا خالن هری گرین چنه کو هات نگوتو بشکره مامۆستا محەممەد ئەگەر تێ دەنگێ مدبهیزێ مامۆستا محەممەد اسماعیل ئەگەر دەنگێ مدبهیزێ پرسام ئەوە ئەگەر ڕۆناهیە بخێ سەر داوین پێشڤەچوونە دانوستاندنên کوردی ji bo nêzîkbûnê ku weke hatiye ragihandin qûnaxa duyê dest pêkiriya danûstandinan û biryar waye li ser çawiniya rêvebirinê gotûbêjî wernekirin dixwazim bêtir ronahiyê bixê ser vê çendê de xalên herî girîng di qûnaxa duyê danûstandinan de çine ku hatine gotûbêjkirin مامۆستا محەممەد کەرەمکە سپاس سلااو ڕێژ هەمێ تەماشەوانەرا و بینەرە و gelek spas ئەندام و کارمەندێن بەرنامجە هەرک ڕاستی قۆناغا دوێ دەست پێ بوو لەسەر پشتینەرینە سیاسیمە جێبەجێ کرد و ڕێکەوتن سەرچێ بوو ئەم دەرباسی قۆناغەکە دی گۆ تەنفیزاوێل سەر عەردێ نەخاسم مەسەلەی لێڤەگەرا گۆ پێتڤیە گۆری ڕێکەفتنا دهۆکێ گۆ بێ دامەزراندن نابێنە هەردوو عالیا ئەو ڕێڤەبەری حتاکی دەرەجێ دەسەڵات بێ مەهامێوێ چ بن تعریفاوێ چ بێ سەروێ ئەساسی هەنێک خاڵ یێمایە هەفتوورە دەرباسکردن و ڕێکەفتن سەرچی بێ هەنێک خاڵجی هەیە حەوجێ بتر دانوستاندن و گەنگەشە حتا هەردوو عالی نێرینێوا ببی یەک باشە مامۆستا محەممەد li gorî ku yek ji endamên şanda danûstandinan dî pêşbînî tê kirin kengî ew rêkeftinên ku tenha behs dike ew xalên ku hîna nakokî li ser maneyan ku pêwîstiya wan bi gotûbêjiya wê çi demekê bi dawî werin ji ber tevaya gelê Kurd li Rojavayê Kurdistanê çaveriya dawî hatina qûnaxa duyê ya danûstandinan مادا هەمە هەر ڕێکەفتن وایە یان ڕێکەفتن ji ber گۆ هەردوو عالی هەنێک نێریمە جیاواز هەنە هەنێک جێمە موقعیمە جیاواز هەنە ممارەساتێمە و کارێمە هەنێک جیاوازی تێدا هەیە دوێم هەردوو بگەن سەر تێگەهشتنەکە هەڤبەش سەر هەمی خالاش بۆ ئەم ڕێکەفتنە ها بەردەوامیاوەی هەبن و نە هەما ڕێکەفتنەکە چەند ڕۆژە بە و جێبەجێ نەبێ و ناکۆکی دەرکەون ئەم گەلێکی بزاف دەکەن جهد دەکەن نقاشەکە زۆر چێت بێت سەر هورگولیێ تەفاسیلێ گۆچاوە ئەو مەرجعی و چاوە مەهامێوێ و چاوە بە هەفتوورە کارێکی بکەن حتاکی دەرەجێ بریار بێستاندن بچ شێوازی ئالیاتێ کار قەضایەک و ناکۆکی سەر هەنە و قەضایە خلافی نابێنە هەردوو تەرەفادا ئالیادا ذهنکی بتر ناقا سەر چێبێ و تەفاهمات و تێگەهشتن چێبێ سەرڤەیەکێ ئەم گەلکی مژولن vêgavê û me her du aliya jî pêwîstî ema ku Encumena Sîmanî Kurdî em ceddîne û me pêwîstî vê rêkeftinê heye em hewl didin heta radeyekî baş mifayê ji vê garantiya welatê girtu Amerîka rolekî wan giring heye got karibe vê rola hebilîzit vê firseta hebatê me re gem karibin gavekî babijin dilrehetîkî têxin nav civata Kurdî باشە مامۆستا محەممەد اسماعیل پرسە هەری سەرەکەت وردە ئەوە خاڵێن ناکۆکیên هەنا بەرەوە دە بهترن و بهتر پێویستیان گوتوبیژیان jî خاڵên ku hûn ji hev nêzik bûne kîja jî bêhtirin û Amerîka heta çi radeyekê gerantore ji be danûstandinan re ئەمریکا بە هەمی شێوازی خۆ دخویاکردن سەر ئاستێکی بلند وەزارەتە دەرەوەی ئەمریکا پشتەوان و ئاریکاری و دویفچوونێ لەگەڵ vê ڕێکەفتنê û ئەنجامێ dike ڕاستی ê خالێت hinek mesela قضایê nabêna me de hingî nakokî hebûn xilaafatin hebûn mesailin hebûn ew mesailê he mesela askeriya neçare mesela تعلیمیە قضایê mehamê karê wê merceiyê me çawa bi hevdûra biryara bistînin hinek qedaya hene hewcê bi tir nîqaşiye
و بێژم نێزیکایی چێدبێ مایگاونێ باش ئاێتە ئەو هەمیژی سەر احتیمال سەروێ ڕۆیا سیاسیە گومە هەفتوورە تێگەهشتن سەرکردی ڕێکەفتنا دهۆکێ بنگەهەکە باش ئەمە هەردوو تێگەهشتن کردە سەر ئاساسی ڕێکەفتنا دهۆکێ بنگەهەکە بەر سەروێ ئەساسی تەنفیزاوێ ئەمانە ئالیاتێ تەنفیزاوێ دانوستاندن دکن حتا ڕادەیەک ئەمکارم بێژن گاون باش هەنە باشە ئەما مۆستا محەممەد سمای زەبن چمە سەر بەرەیە ئاشتی و ئازادیەک و بەریادەمەکە نەدوور هاتە ڕاگەهاندن پرسیارە مڵەتی کورد ئەوەش بەش چێ دەمان نەهادە هاتە ڕاگەهاندن هەفتەمێک و ئەنەکەسە و پێدە و پارتیم سەر بە دانوستاندنان دەکەن ئەگەر لۆ تو باندۆرێ لەسەر دروست ناکە و ئەگەر باندۆرژی دروست کردوێ بە ئەرێنی بیان نەرێنی نەمەنەها ئەلانکە ئەمە زوو بە هەشت هەیڤەمە دەست پێ کرد بوو ومە دانوستاندن و کمیتێمە بە هەفتوورە سەر نێرینە باش و سەر لیستا کار و سەر تەفاسیلێ ڤا مەسەلە لێ ئەو موضوعی کۆرۆنا هات تالیا هەیڤا زارێ هەنکی تاخیر کەتت بەر قۆڤێ قۆناغا دانوستاندنێدا بڕاستی ئەو گاڤەکە گرنگە بڕاستی ئەو دامەزراندنە بەرەیە ئاشتیە و ئازادیە ژبەرگۆ ملەفەکی مهمە سەر ساحا سووری گشتی سەر ئەستێ مەسەلا سووری تەفدایە و گاڤەکە جددی ئاوێتی بنگەهەکە ڕاست هاتی ئاێتن سەر هەنێک هێزێن لازمە پێویستی هەیە گواب هێز تەفاهمات ئەرگەل هەفتوو بکەن و تێرکیلێ گەل هەب بکەن نەخاسم مەسەلا بەرە تێخیاکردن گرێدانەکە خورتتر نابێنەوە هەرسێ هێز ئەنجومەنە نیشتیمانی کوردی هەروەسا ڕێکخراوە ئاسووری دموکراتی و شپێلا پێشەڕۆژە سووری و مەجلسە عەرەبی یا جەزیرە والفورات بە هەفتوورە پێکهاتێن کورد و عەرەب و سریان و کلدان و ئاشووری ئەبەیە پێنگاوەکە گرنگە سەر ئاستێ سووریا بەگشتی سەر ئاستێ کێشایە سووری ژبەرڤەیەکێ دەنگڤەداناوێ گەلکی گەشت بوو بەلا بوو فرە بوو بایەقدانێکی خورتش هەمی ئەلیێ ناودەولەتی و ئۆپۆزیسیۆنێ و هەمێ منەزەماتێ معنیە گۆپشانێ سووری تەواژی گەلکی دەنگڤەدانێکی گەلواشێ کرد ئەڤە هەوەی باندۆراوی ئیجابی بل سەر هەمی پێک هاتێن منطقی نە بەس سەر پشت تەرافکی یان باندۆرای پۆزیتیڤ بل سەر دانوستاندنێ مە و اتفاقا کوردی وێ پۆزیتیڤ سەر هەمی پێک هاتێن دەڤەرێ سەر کووردا و سەر عەرەبا و سەر سریان و کلدانش بەرگۆ خەیارە پێکەوە ژیان ئەو ژانە هەم هەر کەسیە ئەو داخواستەکە هەر ئالیکیە دبێژێ پێکەوە عیش مشتەراک و پێکەوە ژیان مێژی جەممە وەکو تەفگەرا سیاسی کوردی وەکو ئەنجومەنە نیشتیمانی کوردی خانەکە استراتیژیە گو مەسەلا پێکەوە ژیانێ و براتیا کورد و عەرەب و پێک هاتێن دی دەڤەرێدا ئارامیکی ناپەدەچێکن مامۆستا خویایە ji tevaya aliyan ku Amerîka xwedan hejmûna Rojhilatê Çemê Ferhatê û ev bereya ku hatî ragihandin jî karê wê taybet e bi Rojhilatê Çemê Ferhatê dest pê kedin û ka bo Sûriye giştî ku hatî ragihandin. Di vir de cihê wê nakê wê çi bê ji di stratejiyeta Amerîkî de cihê bereya aştî û azadî û di heman demê de weke ku ragihandiye berê bêjê beşeke ji opozîsyona Sûriye. Yani wê çawa kar bê hevsengiyê tewazunê di vir de bike gelo Amerîka wê rê bide ku cihê wê hebe de stratejiyeta wê dango di proja wê yan û de li Rojhilatê Çemê Ferhatê? ئەمریکان بناوێ وەزارەتا خارجیە گەلێکی پشتەوانیا خۆ و کەفخۆشییا خۆش وێ پێنگا بە هەرهانین دان زمان و خەریکن نزیک بە هەردوو ڕۆژە مە ببینن ژی بۆ vê مەبەستێ ئەمریکا چه حالیە ناودەولەتی نەدژی vêkiye بەروڤژی wê yani ئەمریکا jî و فەرەنسا jî هەمî aliyên heger herêmî bin heger navdewletî bin heger opozîsyona Sûrî be cem hemî aliya cihê derrehetîkiye cirê gaveke ji terbêjim gaveke girîng gel ser mesarê Sûrî giştî. Gelek spas ji bo birêz Mihemed İsmaîl endamê desteya serokatiya Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê ku tê li gel min bûyî gelek spas.